بخۆشی شوێی سلێمانی ئاسڵی ئاسڵ سڵاو لێ بێ ئازیزگیان چۆنی تۆ شۆنی دەنگ باسێ وەڵڵا باشم سپاس دەکەم مەمنون یادی سلێمانیە چی بەم شارە شیرینە ئەڵێ ئەم شارە پراوپڕێتی لە جوانی یعنی خۆشەویستێکی تایبەتیم بۆ هەیە من دڵنیا مەرکەسێ بێت ئەم شارۆ ناتوانێت دەستبەرداری بێ دەردی قسەیەکی جوانیش هەیە ئەڵێ میوانەکان لە هاوڵاتیانی ناو شارەکە زیاتر شارەکەیان خۆشەوێت بخۆشی شوێی سلێمانی ئاسڵی ئاسڵ باشە دەی یەک وشەی سلێمانیم پێ بڵێ بێجگە لە بەساقەوە بم بێجگە لە بەساقەوە بم نازانم وشەکانی سلێمانی هەمووی بە میوانە بم لە دەورە گەڕێم حەزت لە چ خواردنێکە لە سلێمانی وەڵاهی تەمان سلێمانی بە کفتە ناسراوە کفتەی سابوونکەران بەڵام بێجگە لە کفتە زۆرم حەز لە ئەبراخیشە دیسان ئەم شارە چی بە تۆ بەخشی خۆشەویستی و جوانی و مناڵیشم لێرە ینی هەر لە مناڵەوە کە چاوم هەڵێنەوە ئەم شارە جوانەوە خەڵکە جوانم ناسیەوە بە جدی شارێکی زۆر تایبەتە هەرچەنە خۆشەویستیم بۆ شارەکانی کە هەیە بەڵام سلێمانی خۆشەویستەکەی تایبەتە زۆر شیرینە زۆر بۆچی کوردی لە بەرانیە بۆ قورعانە زۆر بەپەلە هاتم چکە دوێنێ بەڕاستی جلی کوردیم لە بەرا بوو دوێنێ لە بەردەرکی سەرا بووم لەو شوێنە جوانە ئیتر ئەمڕۆ وتم بە ئەمڕۆیان بەجلی مۆدۆ بڕم بەس هەرا هەمووەرکی کوردیم پێوەیە هەر کۆڵوانەکە و حەقم بۆ کرد بەنیازی گۆرانی وتن نیت وەڵای ئێستا لە دەورەیەکەم خەریکم ئیشەڵا بەس ئەم ساڵ ناس لەوانەیە لە ساڵەکانی ترا ئیشەڵا بەرهەممانە بێت بۆم ساڵە بەخوا جارێ خەریکی خوێندنم خۆم لە بەشی سینەمام زیاتر خەریکی و بابەتم بەنیازی بە ستایلی کوردی گۆرانی بڵێ بە ستایلی ئەوروپی هێشتا دیاریم نەکردووە بەس بێگومانە شتێ خزمەت بە کوردی بکات بێگومان کوردیەکە لەو شێری تێ بەسەر بەستێکەوە گۆرانی بڵێیت وەڵای ئەویان نازانم ئەویان نازانم